یەکەم جار نییە ئیسرائیل فەرماندەیەکی سەربازی ئێران بکاتە ئامانج، بەڵام لە دوای کوشتنی قاسم سولەیمانی کاردانەوەکانی ئێران بەرامبەر کوشتنی ڕەزی موسەوی تونترین بوو. لە دەستپێکی شەڕی حەماس و ئیسرائیلەوە هێرشێکی ڕاستەوخۆی لەم شێوەیە نەکراوەتە سەر هێزەکانی ئێران کە فەرماندەیەکی وا باڵا بە ئامانج بگرێت. ئیسرائیل موسەوی لە نزیک دیمەشق کوشتووە. دوای ئەوەی سوپای پاسداران ناسنامەی موسەوی ئاشکرا کرد و ڕایگەیاند هاوڕێی قاسم سولەیمانی بووە، دەرکەوت کە بۆچی کاردانەوەکانی ئێران ئەوەندە توند و هەڕەشە ئامێز بوون. ناوبراو هەروەها بەرپرسی پشتیوانی و لوجستی سوپای قودسی پاسداران بووە لە سووریا. هەرزوو ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران هەڕەشەی کرد، کوتی ئیسرائیل باجی ئەم تاوانە دەدات. هەروەها حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی پەیامێک لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس هەڕەشەی تۆڵەی نزیک و سەختی لە ئیسرائیل کرد. دوابەدوای کوژرانی گرنگترین بەرپرسی ئێرانی لە سووریا لە تاران کردبوونەوەیەک ئەنجامدرا و داوای وەڵامدانەوەی یەکلاکەرەوەیان دژی ئیسرائیل کرد. خۆپیشاندەران لە گەنجان، قوتابیان و هاوڵاتیان پێکهاتبوون و ئاڵازەردەکانی حیزبوڵڵای لوبنانیان بەدەستەوە بوو. تا ئێستا ژمارەی ئەو فەرماندە و ئەندامانەی سوپای پاسداران و هێزەکانی ئێران کە لە سووریا کوژراون بە تەواوی دیار نییە، بەڵام ماڵپەڕی ئێران گلۆبال دەڵێت زیاتر لە 6500 کەس لە ئەندامانی هێزەکانی ئێران کوژراون. لە ساڵی 2017ەوە هێزی ئاسمانی ئیسرائیل بەردەوام هێرشی ئاسمانی بۆ سەر ئامانجە ئێرانیەکان لە سووریا ئەنجام دەدات. تەنها لە یەک ساڵدا نزیکەی 2000 بۆمبارانی ئەنجام داوە. دیار نییە ئێران چۆن هەڕەشەکانی ڕەئیسی و عەبدوڵڵاهیان بۆ تۆڵەکردنەوە لە ئیسرائیل ئەنجام دەدات، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە لە چوارچێوەی شەڕی ناڕاستەوخۆ و لەلایەن ئەو هێزانەوە دەبێت کە نزیکن لە ئێرانەوە. چاوەکان لەسەر حیزبوڵڵای لوبنانە.